چەند پلانی مانگانە بۆ خۆمدا ئەنێم. سەرەتا من ئەم پلانەرە بەکارەهێنم کە پلانی هەموو مانگەکەمی تیا کورتەکەمەوە. ئەو کارانی کە بەهێز شێوەیەک نامی بیرم چیە لەم خانەیە پڕیەکەمەوە. پاشان لێرەیە خۆکانم ئەنووسم. هەروەها ئەم بەشە بۆ گرنگیدانە بەلایانی جەستەیی و دەرونی و ئەقلیم. پاشانیش تێبینیەک شتێک هەبێت لێرەیە ئەنووسم. هەروەها لێرەدا لیستی ئامانجەکانی ئەم مانگەم ئەنووسم کە دەبێت بەدیان بهێنم کە لایەنی ڕۆحی و زانستی و کۆمەڵایەتی و ئابووری تەندروستی ئەگرێتەوە. هەروەها لێرەیە ئەو خۆباشانە ئەنووسم کە ئەبێ زیادی بکەم بۆ ژیانم. بۆ نمونە زوو هەستان لە خەو بە پێچەوانەوە لێرەیە ئەو خۆناباشانە ئەنووسم کە دەبێت بیانگۆڕمە خۆی باشتر. بۆ نمونە زۆر بەکارهێنانی سوشال میدیا. هەروەها لێرەیە ئەو پێداویستیانی کە دەبێت لە مانگا بیان کڕم دایانووسم. هەروەها پێویستە هەموو مانگێک هەمومان ڕەپارەی پاشەکۆت بکەین بۆیە من لێرە ئەنووسم. ئەو پۆدکاستانی کە دەبێت لە مانگا گویان لێ بگرم لێرە ئەنووسم. هەروەها فیلم و زنجیرە و بەرامە دڵخوازەکانم لێرە ئەنووسم. پاشانیش ئەو کتێبانی کە دەبێت بیان خوێنەوە